ماڵی هەتاهەتایی. لەبەر ئەوەی ئێمە دەزانین ئەگەر چادرە زەمینەکانمان ڕووخە خانوویەکمان لە خودداوە هەیە کە هەتاهەتایە لە ئاسماندایە. خانوویەکی دەستکرد نییە، ئێمەش لەم چادرەدا دەناڵێنین و تامەرزۆی ئەوەین کە ماڵی ئاسمانیمان بپۆشین، چونکە پۆشیمان ئیتر بەڕووتی نابینرین. لەبەرەوەی لەم چادرەداین لەبەر بارگرانی دەناڵێنین کە نامانەوێت دای بکەنین بەڵکو بپۆشرین تاکو مردن لەلایەن ژیانەوە قوت بدرێت. خدایە ئەوەی ئێمەی بەتایبەت بۆ ئەمە دروست کردووە، ئەویش وە پێشەکەی ڕۆحی پیرۆزی پێمان داوە بۆ دەستەبەری ئەوەی دێت. بۆیە هەموو کات دڵنیاین و دەزانین کە هەتا لە جەسەدا نیشتەجێبین لە مەسیحی خاوەنشکۆ دوورین، چونکە بە باوەڕ دەڕۆین نەک بە بیندراو. ئیتر دەناڵێنین و بە باشتری دەزانین کە لە جەستەدا دوور بکەوینەوە و لە لای مەسیحی خاوەنشکۆ نیشتەجێبین. بۆیە ئامانجی بەرزمان ڕازیکردنی خوددا دەبێت، جا ئیتر لە جەستەدا نیشتەجێبین یا دوور بین لێی، چونکە دەبێت هەمومان لە بەردەم تەختی دادگایی مەسیح دەربکەوین تاکو هەریەکە بۆ ئەو شتانەی بەهۆی جەستەوە کردوێتی شایەتی خۆی وەربگرێت، جا باش بێت یان خراپ. لە 2 کۆرنثۆس بەشی 5 ئاەتی 1 تا 10 هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەت دابن لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.